بەشی 25 گەڕانەوە لە کریت و بارودۆخی تازەی ئەزمیر. بەم شێوەیە لە دوای 3 ساڵ کە لە بابل و هاتی و کریت بووم گەڕامەوە بۆ ئەزمیر لە سووریا. لەم 3 ساڵەدا وانەکانی ژیان منیان پێگەیاند و من لەبەر ئەوەی کاڵ و کەم ئەزمون بووم. بای دەریا و لێکدانەوەی شەپۆلەکان و مەستی شەراب بیرکردنەوە و ئەندێشەکانی ڕابردوومیان لەیاد بردەوە و کاتێک کە پاڵم بە دیواری کەشتێکەوەدا سەیری شەپۆلەکانم دەکرد، دەم و چاو و ئەندامی مینا وەکو خەوێکی شیرین کە ئەوەندە جوان بوو دەزانم هەرگیز لە بێداریدا بەو جۆرە نایبینمەوە دەهاتە بەرچاوم. من خۆشحاڵ بووم کە مینا و سەماکردنەکەیم لە بەردەمگاکاندا بینی. هەروەها ڕازیش بووم کە بینیم مینایان لە خانەی خوای کریتدا کوشت. چونکە ئەزمونێکی ترم دەستکەوت، نامەوێت بڵێم بە مەرگی مینا شادمان بووم یان ئارەزووی مردنی ئەوم ئەکرد، بەڵکو دەمەوێت بڵێم ئاشنایی لەگەڵ ئەو کچەدا بووە هۆی ئەوەی کە بۆ کریت بچم و بینیم گەرما و ئاودەستەکانیان و دابوونەریتی دانیشتوانی ئەوێ و ئەو باوەڕی بەخواکەی خۆیان هەیەن بوو لە کاتێکدا نەیان بینی بوو فیداکاریە سەرسوڕهێنەرەکەیان لە ڕێگەی ئەو خوایەدا کە جگە لە مارێکی گەورەی دەریایی هیچی تر نەبوو بووە هۆی ئەوەی کە فێری ئەزمونێکی زۆر ببم. ئەگەر بەم جۆرە نەبوایە بەنسیبم نەدەبوو. مرۆڤ تا و کاتێز بەکارێکی نوێنەکە خۆی بە زانا دەزانێ، بەڵام لە دوای ئەوەی زانی کە جگە لە زانیاری و زانستەکەی ئەو لە جیهاندا زانست و زانیاری تر هەیە، هەز بە نوقسانی و نەزانی خۆیەکا و هەر لەبەر ئەوەشە کە خەڵکانی نەزان و بێ ئاگا زۆر لە خۆبایی دەبن، چونکە واز دەکەن کە هەموو شتێ دەزانن و لە جیهاندا لەوان باشتر و گەورەتر نییە. بۆیە هەر کاتێک کە دەبینن ژنێک یان پیاوێک لە خۆی بایی دەبێ بە چاوی سووک سەیرمان دەکا، دەبێ بزانن کە نەزان و دەبەنگە و لەبەر ئەوەی هیچ شتێک نازانێ فێری ئەزمونێک نەبووە خۆی لە خەڵکی بە گەورەتر دەزانێ. کاتێک کە گەیشتمە ئەزمیر سەیرم کرد خانوەکەم هەر لەو شوێنەدا ماوەتەوە، بەڵام دزەکان هەرچێکی تیا بوو بردبوویان. دراوسێکان لەوێ نەبوونی ئێمەیان بە هەلزانی بوو، حەوشەکەیان کردبووە زبڵدان و مشکی گەورە لە خانوەکەماندا غارغارێنیان دەکرد. دراوسەکان کاتێ منیان بینی نەفرەتی خۆیان دەربڕی و گوێم لێبوو دەیانوت ئەم میسریە هەموو بەدبەختیەکەی ئێمە بەهۆی ئەم میستیەوەیە. من ڕقوکینەی دراوسەکانم پێ سیر بوو. لە میوانخانەیەک نیشتەجێ بووم هەتا کاپتا چەند کرێکارێک بگرێ و خانوەکە پاک و خاوێن بکاتەوە. کاتێک هاتمە ناو ئەزمیرەوە زێر و پارەم نەبوو، لەبەر ئەوەی ماوەی 3 ساڵ دەبوو لەوێن نەبووم. بە ترس و لەرزەوە بەرەو کۆمپانیەکانی کەشتیوانی ڕۆیشتم، چونکە لەو باوەڕەدا نەبووم ئەوان ئەو زێر و پارەیەم بدەنەوە کە لەو نووسینگەیەدا بەکارم خستە بوو. بەڵام خاوەن کۆمپانیەکان
سەرمایەکی منیان بە قازانجەوە دایەوە و بۆم دەرکەوت لە ماوەی ئەم 3 ساڵی کە من لەوێ نەبووم، لەگەڵەوەشدا کە چەند کەشتیەک نوقم ببوو، بەڵام زێڕ و پارەکەم لە جاران زیاتر بوو. یەکێک لە بەرپرسەکانی ئەو کۆمپانیا دەریاوانیە منی بانگێش کرد بۆ ماڵی خۆی و وتی سینۆها، ئەگەر چی ئێمە تۆمان خۆش دەوێ، چونکە دەزانین کە پزیشکێکی لێهاتوویت و دەتوانی نەخۆشەکانمان چارەسەر بکەی، بەڵام دەبێ پێت بڵێم کە گەلی سووریا زۆر ڕقیان لە میستیەکان دەبێتەوە، چونکە ئەو سەرانەی کە فیرعەون لە ئێمەی دەسێنێ گەلێک زۆرە. چەند جار مستیەکان لەسەر شەقامەکان بەرباران کراون، لاشەی سەگ و پشیلەیان فڕێداوەتە ماڵەکانیانەوە، لەبەر ئەوەی ئەگەر چی ئێمە تۆمان خۆش دەوێ، بەڵام ئەم بابەتت پێڕادەگەیەنین بۆ ئەوەی ئاگاداری خۆت بیت و بزانی کە لە ئەزمیر چۆن ڕەفتار بکەی. من لەم قسەیە سرم سۆڕما، چونکە 3 ساڵ لەمەوبەر کاتێک کە لە ئەزمیر دەڕۆیشتم، خەڵکی لەگەڵ میستیەکاندا دۆست بوون و چاویان لە دابوونەریتی میسری دەکرد. هەروەها ئێمەش لە تەبەسی پایتەختی میسر پەیڕەوی دابوونەریتی دانیشتوانی سووریامان دەکرد. کاپتا پشگیری لە وتەی خاوەن ماڵەکە کرد و کاتێک کە لە ماڵی بەرپرسی کۆمپانیەکە گەڕاینەوە، وتی واز دەکەم گیانە ئازارگەیەنەرەکان چوونەتە لەشی سریانیەکانەوە، چونکە شێت بوون و ئیتر حەز ناکەن بە زمانی میسری بدوێین. من ئەمڕۆ بۆ ئەوەی تینوێتیەکەی خۆم بشکێنم چوومە مەیخانەیەک بۆ ئەوەی گۆزەیەک ئاوی جۆ بخۆمەوە، بەڵام هەر ئەوەندە کە زانیان من میسریم منیان دەرکرد و مناڵەکان بەبەرد و قەستەقول لێیان دام و بەدوام کەوتن. کە زانیم خەڵکی ئێزمیر ڕقیان لە میسریەکانە، چوومە مەیخانەیەکی تر، بەڵام ئەم جارە هیچ قسەیەکم نەکرد و قامیشێکم هەڵگرت و کردمە ناو گۆزەیەکی ئاوی جۆوە و نۆشیمەوە. دوایی وتی بەڵام لەلام ناخۆش بوو، چونکە کاتێک کە ئاوی جۆکە دەخۆمەوە، خۆم لە نێوان کۆمەڵێکدا دەبینم، دەبێ زمانیان بەکار بهێنم و بدوێم، چونکە بۆ من زۆر زەحمەتە قسە نەکەم. ئەگەر چی سرم دانەوان دەبوو بە قامیشەکەم بیرەکەم دەخواردەوە، بەڵام گوێم لێ بوو کە خەڵکی جنەیویان بە فێرعەون و میسرەکان دەدا و دەڵێن ئێزمیر لە ڕابردوودا شارێکی ئازاد بووە و سەرانەی نەداوە، بەڵام ئەمڕۆ هەموو خەڵکی ئەم شارە دەبێ باز بدەنە فێرعەون و ناوەکانمان لە مناڵیەوە دەبنە بەندەی فێرعەونی میسر. من نەموێرە پێیان بڵێم کە فێرعەونی میسر لەبەر بەرژەوەندی و خێرخوازی خەڵکی ئەزمیر سەرپەرشتی و پشتگیری ئەوان دەکا. لە ڕابردوودا بەر لەوەی فێرعەون بیانکاتە ژێڕکێفی دەسەڵاتی خۆی، بە درێژایی ساڵ دانیشتوانی سووریا بەگژ یەکتریدا دەچوون و وەکو کۆمەڵە پشیلەیەک بوون کە کردبیانە ناو گونیەکەوە و نەتوانن ڕابکەن و ناچار پەلاماری یەکتری بدەن. سریانیەکان باز لەوە دەکەن کە ئەگەر ئەو دەسەڵاتدارانە لە سووریادا یەکتری بگرن، هێزێک دروست دەبێ کە فێرعەونیش توانای بەرەنگاربوونەوەیانی نییە. بەڵام ئایا ئەو ڕۆژە دێت کە پاشاکانی سووریا بتوانن یەک بگرن؟ بە دڵنیاییەوە نا. من کە نەم دەتوانی وەڵامیان بدەمەوە و توانای بیستنی قسەی ئەوانم نەبوو، بە پەلە بیرەکەی خۆم نۆشیەوە و لە دوکانەکە هاتمە دەرەوە. لە دوای ئەوەی قسەکانی کاپتان بیست، جلوبەرگی سریانیم لەبەر کرد و لە ماڵ دەرچووم. تێگەیشتم کە بەندەکەم ڕاز دەکات و خەڵکی بە شێوەیەک لە ناو شەقامەکاندا بەرامبەر میسریەکان ڕق و کینەیان دەردەبڕن کە ئەوان ناچار دەبوون بە پاسەوانەوە هاتوچۆ بکەن. لەگەڵ ئەوەشدا خەڵکی ئەوێ میوە و ماسی بۆ گەنیان تێدەگرتن، بەڵام کەس سەرنجی نەدایە من، چونکە منجلی سریانیم لەبەردا بوو. گوێم ڕاگرتە بوو کە بزانم خەڵکی لە چ شتێ ناڕازین و بیستم هەمووی گلەیی و گازندە لەو سەرانەیە دەکەن کە فێرعەون لە سووریای دەسێنێ. بەڵام ئاگایان لەوە نەبوو
کە فیرعەون بەشێکی ئەو باجە لە بەڕێوەبردننی ئیشوکاری سووریادا سەرف دەکا. هەروەها ئەگەر گەنمی میسر نەبێ لەوێوە گەنم بۆ ئیزمیر و شارەکانی تری سووریا لە کەناری دەریاوە نەچێ، خەڵکی ئەوێ لە برسا دەمرن. لەگەڵ ئەوەشدا کە دەمزانی خەڵکی ڕقیان لە میسریەکانە، بەڵام دەرمانگاکەی خۆم لە ناو خانوەکەمدا کردەوە و هەندێ نەخۆش هاتنە لام. لەبەر ئەوە بوو کاتێک کە یەکێک نەخۆش دەکەوێ ئازار پەیدا دەکا، کاری بەڕەگەزی پزیشکەکەوە نییە، لەبری ئەوە حەز دەکا بزانێت کە پزیشکێکی شارەزایە یان نا، ئایا دەتوانێت چاکی بکاتەوە یان نا. بەڵام هەندێ لە نەخۆشەکان دەرگای گلەییان دەکردەوە و دەیانگوت میسر ئەمڕۆ وەکو زاڵووی لێ هاتووە و بەمژینی خوێنی ئێمە قەڵەو دەبێ، لە کاتێکدا کە ئێمە ساڵ بە ساڵ هەژارتر دەبین و بیانووی میسر بۆ سندنی سەرانە ئەوەیە کە لە شارەکانی ئێمە سەربازگەیان داناوە کە ئاسایش بپارێزێ، لە کاتێکدا کە ئێمە بەبێ هێزی میسریش دەتوانین هێمنی و ئارامی خۆمان بپارێزین. یەکێک لە سوکایەتی پێکردنەکانیان ئەوەیە کە ئێمە ناتوانین قەڵا و بورجەکانی خۆمان چاک بکەینەوە و قەڵای نوێ دروست بکەین، لە کاتێکدا خەرجی نۆژەنکردنەوە و دروستکردنی قەڵای نوێ لەسەر خۆمانە. ئەگەر میسر سەرانەمان لێ نەسێنێ ئێمە دەبووینە گەلێکی بەختەوەر و حەساوە، بەڵام میسر وەکو لافاوی کول لە داوێتی بەسەر سووریادا و فیرعەونەکەی ئێوە دەیەوێت خواکەی خۆی بسەپێنێ بەسەر ئێمەدا، لە کاتێکدا کە ئێمە خوای ئەومان ناوێ و خواکەی خۆمان دەپەرستین. من وتم میسر لەبەر ئەوە ڕێگە نادا کە ئێوە قەڵاکانی خۆتان چاک بکەنەوە و قەڵای نوێ بینا بکەن، چونکە دەزانێ ئەم خۆ قایمکردنە بۆ دژایەتی کردنی میسرە و دەتانەوێت ڕۆژێک لەگەڵ میسردا بجەنگن. ئێوە دەڵێن کە لە ڕابردوودا ئازاد بوون، بەڵام فەرامۆشتان کردووە کە بەر لەوەی فیرعەونی میسر سووریا بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە، ئێوە هەمیشە لەگەڵ یەکتریدا دەجەنگان و پاشاکانتان کە لە هەر ویلایەتێکدا سربەخۆیی خۆیان هەیە هەرچێکیان بیویستایە لەگەڵ ئێوەدا دەیان کرد و دەوڵەمەند و هەژار لە دەستی ئەوان ناڵە ناڵیان بوو. بەڵام ئەمڕۆ یاساکانی میسر پشتگیری لە ئێوە دەکەن و ڕێگە نادا پاشاکانی سووریا ستەمتان لێ بکەن و هەژار و دەوڵەمەندەکانتان لە ژێر پاراستنی یاساکانی میسرن. نەخۆشەکانم دەیانوت ستەمی پاشاکانی سووریا تۆمەتێکە کە میسریەکان بۆ ئێمەیان دروست کردووە بۆ ئەوەی ئێمە ناچار بکەن کە ئازادی خۆمان فەرامۆش بکەین و ببینە بەندەی میسر. بەڵام گریمان پاشاکانی ئێمە زاڵم بن، خۆر پاشاکانی خۆمان و ئێستاش هەن و دەستدرێژیکردنی ئەوانمان زۆر پێباشترە لە ستەمی بیانی. بەڵام ئەمڕۆ هەموو بووینەتە بەندەی فیرعەونی میسر و ئەو زوڵم لە ئێمە دەکات و بەبێ ئەوەی لە ئێمە بێت. من وتم لە لەشی ئێوەدا هیچ داخێکی بەندەیی بەدی ناکەم، ئێوە ئازادن و لە ڕابردوودا قەڵەوتر بوون و ئەم قەڵەویەتان نیشانی دەدا کە باشتر دەژین. ئەگەر ئێوە وەکو ڕابردوو بوونایە یاساکانی میسر نەیپاراستنایە، بەردەوام کەشتیەکانی یەکترتان دەدزی و دارەکانتان دەبڕیەوە و هیچ ڕێبوارێک لە ڕێگەکانی سووریادا بێمەترسی نەدەبوو. بەڵام ئەمڕۆ کەس کەشتیەکانتان نادزێ، درەختە میوەدارەکانتان نابڕێتەوە و دەتوانن بەبێ ترس لە هەر لایەکی سووریاوە بۆ لایەکی تر بچن. بەڵام سریانیەکان بەڵگەکانی منیان نەدەسەلماند و لە دوای ئەوەی کە چارەسەر دەکران دیاریەکەی خۆیان بەرقەوە لە بەردەمم دادەنا و لە کاتی ڕۆیشتندا دەیانوت تۆ لەگەڵ ئەوەشدا کە جلی سریانیت لە بەردایە هەر مستیت و هەموو میسریەک لە هەر جێگەیەک کە بژی هەر ستەمکارە و میسرێکی باش بەدی ناکرێ مەگەر یەکێک کە مردەبێ. بەهۆی ئەم نەفرەتە گشتیەی کە خەڵکی بەرامبەر بە میسریەکان دەریان دەبڕی، من تێگەیشتم کە چیتر ناتوانم لە ئیزمیردا بژیم، چونکە ئەگەر ئەو خەڵکە بە تەمای کوشتنیشم نەبوونایە ڕق و کینەکەیان ژیانی لە من تاڵ دەکرد و وەکو ئەوە وابوو
کە پیاوێک لە ماڵێکدا میوان بێ بەڵام خاوەن ماڵەکە ڕقی لێی بێت کە بەم جۆرە حەوانەوە لەو ماڵەدا زۆر زەحمەت دەبێ. من داراییەکانی خۆم لە ئەزمیر وەرگرتەوە و خۆم ئامادەی گەڕانەوە بۆ میسر کرد، چونکە لە دوای ئەو چەند ساڵە کە بە وڵاتانی بێگانەدا دەسوڕامەوە ناچار بووم بگەڕێمەوە بۆ میسر و گزارشتی کارەکەی خۆم بە هوروم هەپی فەرماندەی سوپای میسر ڕابگەێنم کە پێی سپاردەبووم لە وەزعی سەربازی پاشاکان و گەلانیتر زانیاری بۆ کۆبکەمەوە. بەیانیەک لە ئەزمیر کاتێک کە خەڵکی لە خەو هەڵستان بیستیان کە شەوی ڕابردوو سەربازێکی میسریان سەر بڕیوە. خەڵکی بەم ڕووداوە بە جۆرێک لە ترسی تووڕەی فێرعەون ترسا بوون کە چوونە ماڵەکانی خۆیانەوە و دەرگایان لە خۆیان داخست و ناتنە دەرەوە. ئەم ڕووداوە بووە هۆی ئەوەی کە جۆش و خرۆشی خەڵکی لە دژی فێرعەون و میسریەکان هێور بێتەوە. بەڵام من دەمزانی کە ئەم دامرکاندنەوە کاتیە و لە دوای ئەوە خەڵکی بەرامبەر بە میسریەکان ڕەت ئەستوورتر دەبن. هەروای لێ هاتوو بکوژی سەربازە میسریەکە نەدۆزرایەوە. لە دوای دووسێ ڕۆژ خەڵکی لە ماڵەکانیان هاتنە دەرەوە. ئەم جارەیان بە شێوەیەک ڕقیان لە میسریەکان هەڵگرت کە هیچ میسریەک نەیدەوێرە بە بێچەک لە ماڵەکەی بێتە دەرەوە و لە ناو شەقامەکاندا بسوڕێتەوە. من لەبەر ئەوەی جلوبەرگی سریانیم لەبەردا بوو بەبێ مەترسی لە ماڵ دەردەچووم و هەندێ لە شەوەکان بۆ پەرزگەی ئەشتاریش دەچووم تا درەنگانی شەو لەوێ دەمامەوە. شەوێکیان کە لە پەرزگەی ئەشتار دەگەڕامەوە تووشی هەندێ لە سیریانیەکان بووم. یەکێک لەوانەوتی وابزانم ئەم پیاوە میسریە و ئەگەر میسری بێ ئێمە دەبێت تەنبیه بکەین بۆ ئەوەی جارێکی تر نەچێتە پەرزگەی ئێمە. دوایی لێم نزیک بوونەوە و وتیان دەمانەوێت تۆ بپشکنین بۆ ئەوەی بزانین میسریت یان نا. من وتم لەگەڵەوەشدا کە میسریم بەڵام بە زۆری دەچمە ئەم پەرزگەیە و تا ئێستا کەس پێی نەوتم بۆ ئەم پەرزگەیە مەیە. ئێوە بۆچی ڕێگەم لێ دەگرن؟ سریانیەکان کاتێک کە وەڵامەکەی منیان بیست بە تووڕەیەوە پەلاماریان دام و منیان بە زەوی دادا و سەرمیان کوتا بە زەویدا بە شێوەیەک کە لە دڵی خۆم داوتم ئەمە دوایەمین ساتەکانی تەمەنمە. بەڵام لە ناکاودا یەکێک لەوانەوتی ئەم پیاوە سینۆ هەیە، دۆستی پاشاکانی سووریایە. ئەوانی تر کە ئەم وتەی ئەویان بیست منیان بەردا و دامێنی جلەکانیان بە دموچاویانەوە گرت و بۆ ئەوەی من نەیان بینم و نەیان ناسم و بە هاوارکردنەوە ڕێیان کرد و من توانیم هەڵبستمەوە و بگەڕێمەوە بۆ ماڵەوە.